کارەساتەکەی مزگەوتی نووری نیوزیلەندا و 4 سەرنج. یەکەم، بێگومان ئەو قەتڵوعامەی مزگەوتی نور لە 15 سی 2019دا کارێکی تیرۆریستانە بوو بە ئیمتیاز، کەواتە ئەویش بە درۆخەرەوەیەکی دیکەی ئەو بانگەشە کینە لە دڵانەیە کە دەیەوێت تیرۆر لەسەر ئەهلی ئیسلام قۆرخ بکات. بۆیەش دەڵێم کارێکی تیرۆریستانە بوو بە ئیمتیاز، چونکە بێگومان بە ئامانجگرتنی خەڵکی سڤیل و لاشەڕ هەر تیرۆر و تاوانە، بەڵام بۆ کەسێک کە دەوڵەتی هەیە بەرامبەر بە کەمینەیەکی پەنابەر یان بە میواندانرا و تیرۆر و تاوانێکی گەورەترە. دووەم، مایەی دڵخۆشی و دڵدانەوەی هەموو لایەکیش بوو کە حکوومەتی نیوزیلەندا بە سەرۆکوەزیرانەکەشیەوە خاوەن هەڵوێستی ئەرێنیانە و بەرپرسانە و هاوخەمانە بوون، بەتایبەت کە ئەمڕۆ 15 ڕەجەبی 1440 کۆچی بەرامبەر بە 22 سی 2019 زاینی بەشداری نوێژی هەینی مسلمانانیان کرد و لەسەر جەم تەلەڤیزیۆنەکانی وڵاتیشەوە مەراسیمی نوێژی هەینیان پەخش کرد. بێگومان ئەو هەڵوێستە جێگای سوپاس و پێزانین و دەستخۆشیە. سێهەم، هەمیشە کەسانێک کە خۆیان بە بەهێز دەبین و گرەی هەستکردن بە ناتەواویان نییە سەماحەت و سینەفراوانی و خاکێتی لەگەڵ بەرامبەرەکانیاندا دەنوێنن بێ ئەوەی هەست بە سەخڵەتی و ئیحراجی بکەن وەک حکوومەتی نیوزیلەندی کردی، بەڵام ئەوانەی بێهێزن لە ڕووی معنەوی یان مادی یان هەردووکیانەوە پێیان وایە بۆ ئەوەی بە بەهێز دەربکەون دەبێ هەمیشە لەگەڵ ئەوانی دیکەدا گرش و داخرا و دەمارگیر بن. چوارەم، پێم وایە هەر ئەوەش وەکاری ئەوەیە کە چەند جارێک بیستومە کەسانێکە بە حیساب باسی ئیسلام بۆ خەڵکی دەکەن ڕەخنەیان لەو قسەی بەندە گرتووە کە گوتومە مرۆڤەکان هەر ئاین و بیرۆکەیەکیان هەبێ لە ڕووی مرۆڤایەتی و ڕەچەڵەکەوە خوشک و برای یەکدی و زادەی باب و دایک و خێزانێکن، وەک خوا عەزە وەجەل فەرموویەتی يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. هەروەها هەر بۆیەش خوای کاربەجێ بۆ هەر کام لە پێغەمبەران نوح و هود و صالح و لوط عليه الصلاة والسلام وشەی برایان ئەخوهمی لەگەڵ گەلە بێبڕواکەیدا بەکارهێناوە. كذبت قوم نوح المرسلين إذ قال لهم أخوهم نوح ألا تتقون كذبت عاد المرسلين إذ قال لهم أخوهم هود ألا تتقون كذبت ثمود المرسلين إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون كذبت قوم لوط المرسلين إذ قال لهم أخوهم لوط ألا تتقون. كبيغمان مبست براياتين تويو رچلكي ومروفاياتيا أگرنا براياتي آينيان نبوا بهواي أوي همولايك هول بدين هرچي زياتر قولتر و فراوانتر لإسلام تيبگين و خوشمان برينا آستي برزي إسلاموا لروي هلسو كوتو هلوستو معاملمانوا لقل غيري خوماندا تاكو خال بو إسلام تومار بكين روي قشي إسلام پیشان بدين نەک بەکرچووکاڵی و نەزانی خۆمان بیبێزرێنین و ناشرینی بکەین. عەلی باپیر هەینی 15 ڕەجەبی 1440 کۆچی بەرامبەر بە 22 سی 2019 زاینی هەولێر.